چۆن ئێمە بتوانین هۆشیاری ژینگەی پەروەردەی بڵاو بکەینەوە یاخود چۆن بتوانین بە شێوازێکی باش کە ئێستا پرسێکی زۆر گەورەی جیهانیە و ساڵانە لە کۆڕبەندی تایبەت هە لە وڵاتەکان بەڕێوە دەچێت ئەم پرسە گفتوگۆی لەسەرەکری و تەنانەت لەلایەن سەرروکی وڵاتەکانەوە یاخود لەلایەن ژینگە پارێزان و یاخود ئەو کەسانی کە پسپۆرن لە بواری ژینگەیە هەوڵێن هۆکارە سەرچەکان بدۆزنەوە جا چ مرۆیی بێجا چ سروشتی بێ بێگومان بەداخەوە هۆکارەکانی مرۆڤ زۆر کاریگەری زیاتری بەجێهێشتووە لەسەر ئەوەی کە گەرمبوونی بەرگی زەوی ئەویش بەهۆی پیسبوونی زەوی و دەریا و زەریاکانە کە ئەمە وای کردووە کە لە تەواوی جیهانە ئەم گرفتە بەربڵاوی هەبێ ئەمەش لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر ئەگۆڕێ بەڵام ئەوی کە گرنگە ئێمە لە لای خۆمان تا چەند کارمان بۆمە کردووە بە شێوازێکی باش هەر لە مناڵیەوە پەروەردەی ژینگەیی بکرێن بۆی کە بتوانین ژینگە بپارێزین با ئێمە بزانین لە چه ئاستێکین و توانیمانە بە شێوازێکی باش لە نێو خوێندنگاکانمانە پرسی ژینگە کاریگەری هەبێت و مناڵەکانمانی پێپەروەردەکەین بۆ ئەم بابەتە گفتوگۆکەین لەسەر ئەوەی کە چۆن زانیاری وەرگین بەڕێز دکتۆر ساڵح نەجیب بەڕێزیان پسپۆری ژینگەن لە ستۆدیۆ ئامادەیەکە بفەرمێن. دکتۆر فەرموو. بەخێر بێت فەرموو. بانی باش دکتۆر دووبارە بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوون. هەمیشە کە لە ستۆدیۆکەی ئێمە ئامادە بیت پرسی ژینگە لای تۆ زۆر زۆر گرنگە خۆش بەڕێز پسپۆریت هەیە لەوەیە لە ئێستایا توانیمانە ئێمە بە شێوازێکی گشتی پەروەردەی ژینگەیمان هەبێت؟ بەڕاستی ئەمە وەڵامانەوەی ئەم پرسیارە ینی تۆزێ زەحمەتە قورسە ینی بەوەی کە ینی پەروەردەی ژینگە بە شێوەیەکی تەندروست بنیاد نرابێت ڕاستە ینی ئەمڕۆ لە قۆناغی سەرەتایی خوێندنی ینی هەندێ بابەتی سەرەتایی پێیوەست بە ژینگایە لە ناو زانکۆش لە قۆناغی یەک با بڵێن ئینڤایرۆنمەنتەڵ وۆرک لە قۆناغی یەک ئەخوێندێت بەس وەکو ئەوەی کە بوو بێت بە پرۆسەیەکی سیستماتیک کە ئامانجەکانی پەروەردەی ژینگەی پێکا بێت نەخێر. بۆچی؟ لەبەر ئەوەی یعنی با بڵێن پەروەردەی ژینگە پرۆسەیەکی سیستماتیکە. وە ساڵی پار من راپۆرتێکم نووسی لەسەریا و لەم گۆڤارە بڵاوم کردەوە یعنی ئاماژەم بە کۆمەڵێک خاڵی زۆر گرنگ و بنەڕەتی کرد و هەتاوەکو ئێستاش 3-4 جار یعنی ڕاستەوخۆ لەم کەناڵی بەڕێستانەوە وەروە لە کەناڵی پەروەردەوە 3 جاریش ینی پەیامی پێویستم ئاڕاستی بەڕێز وەزیری پەروەردە کردووە بەداخەوە هیچ ڕسپۆنسێکی نەبووە بەس ئەوەی کە زۆر جێگەی خۆشحاڵیە یعنی ئەم داوایانەی من ینی ڕەنگە بێهودە چوو بێت یا وەکو پێویست حسابی بۆ نەکرابێت لە با بڵێن جارنامەی بەرلین لە ساڵی 21 ئاماژە بە گرنگی پەروەردەی ژینگەی کرا تەبیعەتەن ئێتا چەند ینی با بڵێن کۆنفرانسێک لەسەر کراوە یەکەم کۆنفرانسی پێیوەست بە پەروەردەی ژینگە لە ساڵی 1970 لە شاری تەبلیز لە جۆرجیا ئەنجام درا ئەمە یەکەم کۆنفرانس بوو کە ئەنجام درا و ئەوەی کە تەبەنای کرد یونسکۆ تەبەنای کرد یونسکۆ ماڵی ئاوا بێ هەر بە دوایە لەبەرەوەی کە پەروەردەی ژینگەی بنیاد بدرێت ڕێکخراوی پاراستنی ژینگەی دروست کرد ڕێکخراوی پاراستنی ژینگەی دروست کرد و هەر یونسکۆش بوو لە ساڵی 1970 یەکەم کۆنفرانسی پەیوەندی بینی مرۆڤ و ژینگەی ڕاگەیان لە ستۆکۆڵم ئەوەی کە مرۆڤ لەگەڵ ژینگە تێبگات لە ڕێچیەوە لە ڕێی پەروەردەی ژینگەوە بەڵام ئەوەی کە ئاماژەم پێکرد ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە بۆ من ینی گوێگرتن نەبوو ئەمە یونسکۆیە یونسکۆ بڕیاریە بە فەرمی ئەبێ هەموو وڵاتەکان پەروەردەی ژینگە و بەرنامەی پەروەردەی ژینگە لە ساڵی 2025ەوە بکەن بە یعنی با بڵێن وانەی بنەڕەتی لە قۆناغەکانی خوێندن جاگەر بەهاتای گوێگرتن هەبووە لە ئێمە پێشەوەی کە ئەمە بێ بە فەرمان و با بڵێن بە ئەمرێک لە یونسکۆ ینی جێگەی خۆشحاڵیە بوو بۆ هەرێمی کوردستان ئەو کاتە هەرێمی کوردستان هەندێ ینی با بڵێن ئاماژەی ئەکرد کە هەندێ قۆناغی باشی بڕیوە لە بواری پەروەردەی ژینگە و ئەمڕۆ کەسانی ینی با بڵێن قاڵبوو بە زانستی ژینگە
وكساني باتيتيود كساني بمهارات بسكيل اواني كرول يعني هبي اللي باراستي جنجي دروس ابو جماري شي زور دروس ابو وكاردانوان ابو لسر هر كارو كردو بروسيتشي نخوازا وش كوملاتي بي شي ابوري بي سياسي بي دش بجنجي او حاله بنيات ابو بلام استاتو ابينيت من يعني ما بداخلهم كورك يا سيمناريك يا وركشوب شي بيوز بجينجاكم اما دبواني براسي جماري شي زور ديالي كتاو لبروتشي لبروكي هم بجرينجي جينجن نازانين نازانين خومان بيكاتيش جينجي وبردوامي جيامان وباستيه بجينجوا حركاتك رجزكاني جينجا هر قرفتي شي تيكيت هر ام حالي استكبديه كين ام شپول گرماچي ام شپول گرما زادي كارتيكتني بروفا كارتيكتني بروفا لسر بيكاتكاني جينجا وام حالي دروس كدوكا رنيانوي هبو اسال تاسري جهان ام راستي كابي فيليني کەواتە ئەتوانین بڵین پرسە ژینگەیەکان ڕاستەخۆ پەیوەندیان هەیە بە ئاستی هۆشیاری تاکەوە لەوەی کاتێک ئێمە بینین بە تایبەتی کە ئێستا وەرزی سەیرانە وەرزی گەشت و گوزارە لەوەی کە هاوڵاتیانەچن بۆ سەیران ئێمە هەر خۆمان دوێنێ لەوەی کە لە سەیرانگای دوکان بووین لەگەڵ ستافی ڕۆژێکی نوێ لەوێ بینیمان جگە لەوەی کە ئێمە هەمیشە ئاماژە بۆواکەین با خۆڵەکە کۆ بکرێتەوە لەگەڵ خۆیان ئەو کەسە کە ئەڕواتەوە بیباتەوە بیکاتەتەنەکە خۆڵەکەی بەدەم ماڵەکەی خۆی بەڵام ئێمە بینین نەک لەوەی کە خۆڵەکە لەویایە کۆ ناکرێتەوە کۆیەکەنەوە بەڵام ئەیکەنە ناو ئاوەکەوە لەوەی کە ئەمە دووبارە زیان بە زیندەوەرەکانی ناو ئاویش ئەگەێنێت و اینجا پرسە ژینگەیەکەشی کاتە پرسە ژینگەیەکان ڕاستەخۆ پەیوەندی هەیە بە هۆشیاری تاکەوە بەدڵنیایی و ڕاستەخۆ پەیوەندی هەیە ئەگەر ڕاستەوخۆ یاری پەیوەندی نەبووە بەداخی شۆڵم تەنانەت زانکۆکەشمان یعنی زانکۆکەشمان یعنی وەکو پێویست ئێستا با بڵێن کۆمەڵێ ئامانجی پێیوەست بە پاراستنی ژینگە کە ئەوەی بەڕێزت ئاماژت بێکرد یەکێکە لەو تەوەرانە ئێستا UN لە ساڵی 2015 حەڤە ئامانجی پەیوەست بە sustainable development چۆن ئێمە توانین با بڵێن ژینگەیەکی درێژە پێدرا و لەسەر ڕیتمی خۆی یعنی بهێڵینەوە بەهۆی با بڵێن بەدیهێنانیەوە حەڤە ئامانجە ئەبینین ئێمە لەسەر ئاستی با بڵێن دەستگا ئاکادمیەکان وەکو پێویست هەنگاومان نەناوە و بگرە یعنی بە دەستگا ئاکادمیەکانیشمان نامۆیە کەواتە ئەوەی کە چاوەڕێیەکەی لە هاوڵاتێک کێچێتە و ئەو سەیرانگایە یعنی تەواوی با بڵێن ئەو سروشتە بە مڵکی خۆی زانێ بۆ ئەو مافە بەخۆی ئەیات یعنی دار ئەبرێتەوە ئەو مافە بەخۆی ئاو پیسەکە خۆڵ و قاشاشێکی زۆر بەجێ ئێڵێت و هیچ بە دواچوون و لێپرسینەوە لێکەوتێنێک ئەگەر باتە پەروەردەی ژینگە یعنی با بڵێن شوایە ئەو پرۆسەیەکی سیستماتیک یعنی بەهای لای ئەو مرۆڤە دروست کردایە بۆ پێکاتەکانی سروشت قەت ئەو کارەی ناکرد ئەو کاتەی زانی ئەو ئاوەی کە ئەم پیسێکات یعنی لە سا هەفتای جستەی خۆی پێکێنێ ئەگەر ئەو ئاوە لەسەر با بڵێن سروشتی خۆی و پێکاتی خۆی سروشتی خۆی بمێنێ بە هیچ کلۆجێک کار لە تەندروستی ناکە بەڵام ئەو ئاوە کاتێک کە ئەم پیسێکە و پاشە ڕۆی تێکا و پێکاتی جۆراوجۆری تێکە ئەو پێکاتانە جوزێتەوە بۆ جستەی خۆی و لێکەوتە ینی با بڵێن نەخواستاوەکان کە لەسەر و هەمویانەوە نەخۆشیە ژینگەیەکانە ئەمە ئێمە ئەبێ ئەو ڕاستی بزانین کە بەشێکی زۆری نەخۆشیەکان ئێمە نەخۆشی ژینگەیە لە ژینگەوە سەر چاوی گرتووە کاتە من هەوای پیسەڵم بژم ئەمە ڕنگانەوەی بێ لەسەر جستم ئاوی پیسە خۆمەوە ڕنگانەوەی بێ لەسەر جستم لە خاچی پیس بووەوە بەرهەمی کشتتوکاڵی فراهەم ئەبێ و یێتە بەرهەم و ئەی خۆم ڕنگانەوەی بێ لەسەر تەندروستی کەواتە ئەگەر جوتیارەکەمان ئەگەر ئەو هاوڵاتی کاچێ بۆ گەشت وەک کەسێکی ئەکادمی ئەمانە ینی ئەم زانیاریانەی هەبووە ینی گۆشت ببوونە لە ڕێی ئەو پرۆسە یعنی سیستماتیکەوە کە معریفەیەکی تەندروستیان پێبیرە و ئەتیتیوتیان لا بنیاد بنرایە ئەو کە ئەوە مەهاریان لا دروست کردە ئەو کاتە مرۆڤانە خۆیان هەڵوێستیانە بوو لەبەر دەم خەڵقانی تر کە هێشتا یعنی با بڵین پەروەردەی ژینگیان لا دروست نەبووە یا شارەزانێ ئەو کاتە لە باتی حکومت ئەمان چاودێری سروشتیانە کرد چاودێری سروشتیانەکە کاکە تو چۆن ئەمەکەی ئەمە قبولکارۆ نییە ئەمە لێکەوتەکانێتی ئەمە لێکەوتەکانێتی بەڵام بەداخەوە سەرتاسەری جیهان و بە پلەی یەکەمیش بە من ڕاستگۆ بم لە مۆزوعە ئەو کەسانەی کە لە پێگەی بەرپرسیارەتیان دیسیژن میکەر لەگەڵ ئەو کەسانی کاری بزنس ئەەکەن
دائما ڕەچاو با بڵێم ڕێنمایەکانی ژینگە لە دژی برژەوەندی ئەوانە چکە ئەڵێ کاتێک کە تۆ دەست ئەبێ بۆ دەرامەتەکان یەکەم ئەبێ بە ئاست ینی بە ئاستی سنووردار دەستی بۆ بەریت وە کاتێک بیر لە گەشەی ئابوووریەکەیتەوە ئایا ئامانجت ئیکۆنۆمیک گرۆسە یا دیڤلۆپمنتە ئەگەر ئیکۆنۆمیک دیڤلۆپمنتە ئامانجێکی تەندروستە ئەگەر گرۆسە تۆ لەسەر حسابی ئەو پێکهاتە سروشتیانە کار ئەەکەی کە سەرچاوەکانی لە سروشتا دیاریکراوە بۆ نمونە سامانی سروشتی وەکو ئاو ئەمە سامانێکی دیاریکراوە خاک دیاریکراوە لەسەر ئەم هەسارەیە من تەنها یعنی 148 ملیۆن پانتایی وشکاییم هەیە لە سادەی کشت و کاڵیە باش من ڕۆژ لە دوای ڕۆژ خەڵکم زیاد بێت و تەنها لە یعنی 148 کیلومتر يعني بكلشي كشتو كاليت كيلومتر دوجا لم صوت كيلو لصادي خاش كشتو كاليه من خلق مزيابه وخاك كش يعني بو امان جيتر بيش سازيبه نشتني بي خاش كشتو كالي بكم ام خاكيك هزارها صال 105 فاكتور 100 تدريسيك لباري برم عايشين كم رتم شي تندريس رو نخير نار اما دلاله بويك يعني كسب زمانك شاوي لوية شون يعني بابلين سامان سوشتكاني ام طبيعته بو امانجو خزمتي برجوندي خوي وكس الساده وساكاره كان يجلبر اوي كتجيشنين هيج باشي بحاله كان يك كاردانوي هيك شكون امره لدواي كاردانوي جماوري اتوانيتو حلويز بنيادني اتواني بابلين كاري نخواستا ودش باش نجيب قوريت بنيت ام همو زين دورا برو لناوچون اچه برو قربون اچه بو هندێک لە شتێکی ئاساییە مانە بوونیان یعنی چه خزمەت بەم نەگەێنێت بەس نازانێت زیندە هەمە جۆری ڕەنگاڵەیی ژیان ئەمە یعنی تەواوکەرە بۆ ژیانی ئەو پێکاتەن ژیانانە هەمووی بە تۆڕ بەڕایەڵە لەگەڵ یەک بەستاون دکتۆر ئێستا ئەو پرسە گەورەیەک ئەو پرسە گەورەی ژینگەکە لە جیهانە ئێستا هەیە ئەبینین ساڵانی ڕابردوو ئەو کۆڕبەندانەی کە بەسرا لە وڵاتی دووبەی یعنی تەنانەت وڵاتی عێراقی سەرۆک کۆمار خۆی لێ ئامادە بوو کە زۆربەی سەرۆکەکان کە لە وتارەکانی خۆیانە یەکێک لەوانە بەڕاستی سەرنجی هەموو گیانی بەلای خۆیان ڕاکێشا سەرۆکی بەڕاستی کە لە وتارەکەوتی ئەگەر بەس ئەو پارەی کە لە چەکا سەرفیەکەن لە دژی یەکتر ڕوحبێکی بەکاربێن بۆ ژینگە ڕزگارمانە بێ لەو مەترسی یعنی ئێستا ئەزانین کە جەنگ بەرەوکی کۆمەڵی وڵاتی کردووە بە شێوەیەکی گشتی ئەمانەش لێکەوتی خراپی نابێ هەم لەسەر ئەم گۆڕانی کەش و هەوایە هەم لەسەر زیندەوەران هەم بە شێوەیەکی گشتی کە بڵین ئێمەشە بینە بەشێک لەو زیانە گەورەی کە بەرمان بکەوێت بەڵێ ئەمان بابەتێک لەسەر ئاستی نێودەوڵەتی خوێندنەوەی بۆ ئەکات کە کۆنفرانسە نێودەوڵەتیەکانە تاوەکو ئێستا 28 کۆنفرانسی نێودەوڵەتی کراوە پەیوەست بە بەرەنگاربوونەوەی گۆڕانی کەشوهەوا بە گەرمبوونی گیان و گۆڕانی کەشوهەوا کە ئەمە بەدوایە کۆمەڵی لێکەوتەی زۆر مەترسیدار و گەورە ئەهێنێتەکایەوە و لەم 28 سێ جار ڕێکەوتن نامەی ینی زۆر گرنگ کراوە وعد و بەڵێن لەسەر ئاسی سەرۆکان کراوە بەڵام بەداخەوە پابەندەکەیان وەکو پێویست نەبووە چکە وڵاتێک پابەند دەبێت زە بۆ نمونە تەنها وڵات کە باجی دووەم ئۆکسیدی کاربۆن با سویدە 127 دلارە بۆ تەنێکس ئەیکاتە ناو بەرگاوەوە و تەنها لە کۆی هەموو وڵاتەکان ینی لە کۆی هەموو وڵاتەکان 27 وڵات هەیە لە کۆی 190 وڵات کە باجی ژینگە ئەیات یعنی حکمڕانێکی خراپ هەیە ئەمە وەکو ئێمە ژینگە ناس ئاماژەی پێکەین وەکو کەسانی ئابووری ناس ئاماژەی پێکەن بەڵام ڕیسپۆنسی نێودەوڵەتی نیە ئەنجا هەر سەرۆکی بەرازیل چیە سەرۆکی بەرازیل کە گەورەترین پانتایی سەوزایی يعني لوڵاتەکەی ئەو بوونی هەیە ئەڵێ کاکە من ئەم پانتاییە دانیشم خزمەتی وڵاتانی گیانی پێ بکەم ئۆکسیجین بنێرم بۆ قوتبی شیمالی و بۆ قوتبی با بڵێن خوارو بەسەر هەموو ئەو دەوڵەتانە ئەو وڵاتانش دانیشن یعنی تەخشان و پەخشان بە دەرامەتەکانی خۆیان کە نە منیش کەوتومەتە بڕینەوەی دارستانەکان هەر بۆیە ئێستا لە یەک سەعاتە لە منطقەی بەرازیل 6 وڵات هەیە کە غاباتی ئەمەزۆنی هەیە گەورەترین پانتایی لە ئەمەزۆن لە یەک سەعاتە بەقەی 300 مەلعەب دارستان ئەبڕێتەوە و خاکەکەیەکرێ بە خاچی کشتتوکاڵی لە خاچی دارستانی سروشتی و ئیکا بە کشتتوکاڵی ئەزانی ئەو پانتاییە یعنی با بڵێن لە دارستان لانەیە بۆ هەزارەها بوونەوەری تر ئەمە سەرچاوەیە بۆ چەنەها بەرهەم و لەگەڵیشا سەرچاوەیە بۆ ئۆکسیجینی لە ساسی ئۆکسیجینی جیهان کە هیچ
مرۆڤێک بۆ 2 دقە 3 دقە بەبێ ئۆکسسیجین ناژی ئێ باشە کە من خەڵک زیاکەم لەگەڵ شتیا دارستانی سروشتی بڕمەوە دارستانی سروشتی بڕم ئایا باڵێن هاوسەنگی ژینی ئەمێنە و بۆ یەکەم جار لە ساڵی 2028 لە دۆحە پێیان لەوە ئاعترافیان کرد وتیان سوتەمەنیە نەوتەکان و بەکاربردننی هۆکارە بۆ بەگەرم بۆ یەکەم جار لە دوای 28 و کۆنفرانسی داهاتویان 29یان دانیشتنی 29یان لە باکۆیە لە ئازربایجانە بەڵێنیان ناوە کە هەندێک پارە تەرخانکەن طبی 4 وڵاتەیە 5 وڵاتەیە کە سینە با بڵێن هندستانە ئەمریکایە رووسیا ئەمن لە 150 دەرچەی گازە گەرمکەرەوەکانە کەنە ناو بەرگی هەواوە ئەم 4-5 وڵاتە بەڵێنیان ناوە کە هەندێک لەو پارە تەرخانکەن بۆ وڵاتانەی کە زیانیان پێکەوتو دەرئەنجامی گۆڕانی کەشوە بەس ئایا جێبەجێ ئەکەن ئەتسم ئەو وعد و بەڵێنانەی کە لە 28 کۆنفرانسی تر دیایان کە نەیاخستە جواب بواری جێبەجێکردن بە تایبەتیەوەی فەڕەنسا ئەوەی پاریس لە ساڵی 2015 گەورەترین ڕێکەوتنام ببوو ئەوەی کوێتۆ لە 97 ئەوەی گلاسکۆ ئەمانە هەموو ڕێکەوتنامەی گەورە بوو بەڵێنی سەرۆکەکان بوو بەڵێنی سەرۆکەکان و سەرۆکگوزێنەکان بوو دوای ئەوەی کە لەوێ ئێترازێن هەر وڵاتە لە وڵاتە گەورەکان پشت لەم ڕێکەوتنامە کاکرد بەڵێنیان لەسەرداوە ئەوان تش وردە هەموویەکشێتەوە پابەندیانە بۆیە ڕۆژ لە دوای ڕۆژ کێشە ژینگەیەکانمان بە گەرمبوونی جیهانمان لێکەوتەکانی يعني زیاکە و لەگەڵیشیا UN يعني تقریبا دەیان ڕۆژی ژینگە و مناسبەی ژینگەی دیاری کردو بۆی خەڵک بە ئاگا بێ خەڵک بە وشیار بێت ئێستا بۆ نمونە ڕۆژی عرس کە 21 لە هەموو ساڵەکە زانی چی دیاری کردبوو ئەڵێ ئێمە 2 ئۆپشنمان لە بەردەسایە یا هەسارەکەمان یا مادەی پلاسیک ئەمەنە بۆ بە مەترسێکی گەورە لەسەر ئەم طبیعەتە هەبێت لە بینی ئەم دوانەیەکیان هەڵبژێنین هەموو ژیانمان بۆ بە پلاسیک هەموو ژیانمان بۆ بە پلاسیک ئەزانانی چ کاتێککردنێکی گەوری هەیە و حسابی بۆ ناکەن و نازانین مادەی پلاسیک چییە یعنی ڕەنگە بڵێ وڵا بە 400-500 ساڵ چیە بێتەوە نەخێر کەشتی بووە يعني چۆن شێ بێتەوە لە قەبارەی گەورەوە لە ماکرۆ ئەبێ بە قەبارەی مایکرۆ بزیان بەخش ئەنجا ئەبێ بە قەبارەی نانۆ کە تێکەڵ بە خواردنەکەتە بێت تێکەڵ بە ئاوەکەتە بێت تێکەڵ بە خوێکەتە بێت و تێکەڵ بە جەستەستە بێت و تو پێ نازانیت بەڵێ زۆر باشە کەواتە ئەتوانین بڵێن ئەگەر گۆڕانکاری لە سیستمی پەروەردەیە بکرێت بۆ پرسە ژینگەیەکان ئەتوانین بڵێن نەوەیەک پەروەردە ئەبێت لەوەی کە بە ئاگاتر ئەبێت لەسەر ئەو مەترسیانەی کە ئێستا ڕوبەڕووی هەموو جیهان بۆتەوانێت کە پرسە ژینگەیە بۆتە بە باسی هەموو جیهان بەڵام لەگەڵەوە شاچەند گرینگە ئەگەر ئێمە بڵێن با ئەمە لە ناوەندەکانی خوێندنەوە لە ناوەندە پەروەردەیەکانەوە هەر لە دەیانگاکانەوە دەست پێ بکە هەتاوەکو ئەچێتە ناوەندە ئەکادیمیەکان بەڵام چەند گرینگە لەوەی کە گەورەکانیش دووبارە بە ئاگا بهێنرێنەوە لەوەی کە ئەم پرسە مەترسی هەیە بۆ سەر هەموو جیهان و کوردستانیش و هەرێمی کوردستانیش لێ بێبەش نییە لەم مەترسیە بەدڵنیایەوە ئەڵێم هەر کاتێک ئێمە مرۆڤی تەندروستمان پێکێنا ئەو مرۆڤانەی کە بەرژەوەندیان لەسەر دەرامەتەکانی سروشت نییە ئەو مرۆڤانەی کە مرۆڤی ئاساین تەنها قەناعەتیان بۆ کردووە گەر بەشی خۆیان لە ئاو و خۆراشی تەندروست دەستکەوێت و یعنی ژیانیان بەسەر ئەبن بەڵام ئەوەی کە با بڵێن کار و بزنس و دیسیشن میکردن ئەوان ئاراستەیەکی تریانەیە هەر کاتێک ئێمە ئەگەر يعني ماسێکی گەورەمان لە مرۆڤایەتی قاڵ کرد بە ژینگە نۆڵەجی ژینگەمان نانێ و سکێڵی ژینگەمان لا بنیاد نان و ئەتیتیودی ژینگەمان لا بنیادنا ئەو کاتە ئەبینین ئێمە لە نمونێ و کەسانن لە کۆنفرانسە نێودەوڵەتیەکانە بە تایبەتی ئەوەی پەیوەست بە گۆڕانی کەشوهاوە لە چوارچێنێت چەندەها گەنج لەسەر حسابی خۆی لەسەر حسابی جرفانی خۆی ئەچێ بەشداری ئەکا ئەچێ ئامادە ئەبێ و لە ناو کۆنفرانسەکە ڕای ئەبێت و فشاری ئەبێت بێگومان ئێمە چەند ئەو ماسە ئێسامە وا بەرەو 9 ملیارە ڕووین بەرەو 9 ملیارە ڕووین يعني لە کاتێکە يعني سلوکێتی تەندروستمان لەگەڵ بۆ تەعامل لەگەڵ ژینگە ناتەندروستە يعني ئەمە ئەبێ بە گەورەترین کارەسات لەسەرمان تۆ من ئەم ژمارە گەورەیە لە دروستەکەم خەڵکەکەش وشیار نییە و قاڵبوو نییە بە ژینگە چۆن ئەتوانم حیماییکەم کەواتە گەر ئێمە بین بە فعلی لە ساڵی 2025ەوە لە ساڵی 2025 ئەمە بنیاد بدرێت
ڕەنگە بۆ کاتە ینی بەداخەوە ئەمە ینی با بڵێن تەشاؤم نییە لە مۆزوعەکە ڕەنگە حاڵەکە ئەوە نە 2023 ساڵی ماوە چکە ئەم دۆخە نەخوازراوە ڕۆژ لە دوای ڕۆژ دژوارەکەی زۆر بە خێرایی زیاکات زۆر سەختتر ئەبێ و کاردانەوەکانی زۆر زۆر گرنگ ئەبێت یەکێ لەو کاریگەریگە ئێستا لە سا 68 خاچی کشتتوکاڵی لە جیانە لە سا 68 بەرەوە هەڵدێر چووە بەرەو نەمان چووە لە کاتێکا دانیشتوانم زیاکە داخوازیم لە خواردن زیاکە و ئەڵێ بەم هۆکارە یعنی گرۆس دۆمستیک پرۆداکت کە ئەمە ڕەهندێکی با بڵێن ئابوووریە بۆ نیوەی عالم بە 44 تریلیۆن دۆلار زیاکات گرۆس دۆمستیک پرۆداکت ئەمە ینی با بڵێن ڕەهندێکی ئابوووریە یعنی بریتێ لە چی ینی تێچووی خەرجکردن بۆ خزمەتگوزاری و بەرهەمهێنان لە وڵاتە یعنی ئەم وڵاتەی من کە ئێستا با بڵێن 4 ملیۆنیتە ئەگەر لە ساڵێکا بڵێن 10 ملیاری بوێت بۆ خەرجی بۆ خزمەتگوزاری و بۆ بەرهەمهێنان ئەو کاتە بە هۆکاری لە دەستدانی خاچی کشتتوکاڵی لە سا 58 لەژێر هەڕەشایە هەر بۆ هۆکارش بوو ئەم ساڵ ڕۆژی ژینگەی جیهان 5 بوو 5 ینی ئاماژیان لەسەر 3 خاڵی گرنگ کرد ینی چۆن ڕێستۆرێشن ئەکەن بۆ خاک چۆن ژیانەوە بکەین بۆ خاک و چۆن خۆمان ئەگونجێنین ینی بوو بۆ ئەمری واقع چۆن خۆمان ئەگونجێنین لەگەڵ دوو دیاردەی نەخوازراو بە بیابان بوون کە پانتاییەکەی زیاکات لەگەڵ وشکایەتی کە ئاستەکەی زیاکە ئەمە ڕنگدانەوەی هەبوو لەسەر خۆمان دکتۆر یعنی ئەگەر ئێستا بیبەستینەوە بە وڵاتی عێراقەوە ئەبینین ناوچەکانی خواروی عێراق بەرەبەرە کۆچەکەن بۆ شارە گەورەکان ینی کوشت و کاڵکردن کەم بۆ دارخورماکان کەم بۆ زەلکاوەکان کەم بۆ کە ئاژەڵە گەورەکانیان نەما زۆنگاوەکان ئەگەر ئەم بە بیابان بوونە بەردەوامی هەبێت بەڕێستان چی ئەڵێن لەسەر ئەوەی کە بەرەو مەترسیەکی چی ئەڕێت یعنی خەڵک واز لە کوشت و کاڵ بێنێ خەڵک واز لە ئاژەڵدارەتی بێنێ ڕێژەی ئاو کەم بێتەوە یەکێ لەو پرسە گەورانەی کە لی ئەترسین لە داهاتووە جەنگی ئاو دەست پێ بکات ئەمە چ گرفتێکە بۆ ئێمە بەڵێ ئەتەبی بەنسبەت ئێمەی کوردستانەوە کە با بڵێن ئێمە لە پانتاییەکی ژین هەرێمی کوردستان کە ناوی عێراق و ئەم عێراقش کۆمەڵێک ینی با بڵێن ڕێکەوتن نامە هەر لە بینی هەرێم و ینی با بڵێن حکومەتی عێراقی ئەمە شتێکە نوکڵینە ناکە هاوڵاتێکی کوردستانی بۆی هەیە بچێت لە هەموو خواروی عێراقی و هاوڵاتێکی خواروی عێراقش بۆی هەیە لە هەموو کوردستانش بەم ژیانە وەکو مافێک بەڵام کاتێک ئەهلی خوارو ئێستا کە لە سا 27 بیابانە و لە سا تقریبا نزیکەی 30 تری خاچێ بێ بە بیابان و داهاتی ئاویشی ڕۆژ لە دوای ڕۆژ لە کەمبوونەوە وە گەورەترین بەڵگەش بۆ ئەمە تۆ تەواوی زۆنگاوەکان کە ئەمە ئیکۆسیستمێکی تایبەت بوو بە ناوچەکە لە ڕووی گەشتیاریەوە لە ڕووی با بڵێن پیشەییەوە خزمەتی بە خەڵقی ناوچەکەگە کە تو ئەمە نەما و خەڵقی دە عێراقیش ینی زیابوونەکەی بێشمارە بێ ئەندازەیە ئێستا حالین خۆیاوە لە 50 میلیۆن ڕەنگە بۆ 2050 بێ بە 7 میلیۆن خەڵقت زیابێت ئاون نەمێنێت خاچی کشتتوکاڵی نەمێنێت چیەکەیت کۆچی زۆرم لێ ئەم خەڵقانە کە ئێستا با بڵێن چارە نووسی خۆیان ئەخەنە بەردەم خنکاند و با بڵێن لێپرسینەوە و دەرکردن لە وڵاتەکە هەر ئەڕوا ملیێنێ چکە با بڵێن هیچ ئەڵتەرنەتیڤی نەماوە بۆ ژیانی ئەوەی جنوبیش کە ئەڵتەرنەتیڤی نەما ژیانی بەرەو هەڵدێر چوو ئاوی نەبوو ئاسایشی خۆراکی نەبوو چێکە کۆچەکە دێتە کوێ دێتە وردە زەحفەکە دێتە ناوچەی هەرێمی کوردستان ئەو کاتە کە هاتە ئێرە یعنی دیمۆگرافیای ناوچەکەت گۆڕا شتێک نامێنێت ئەمە ڕاستیەکە ئەبێ پێی لێ بنێت کە ناوی کوردستان بێت وەکو چۆن ینی ساتە لە ساتەکان تەنانەت هەندێ ناوچەی عەرەبی یەک با بڵێن عەرەبی تیانە بووە حەویجە بوون منە بڕۆ بۆ مێژوو بگەڕێ بۆ مێژوو حەویجە بگەڕێ یەک تاکە عەرەبی تیانە بوو دەبڕۆ بۆ تاکە کوردی بگەڕێ لە حەویجە کەواتە هەموو ناوچەی هەرێمی کوردستانیش ئەو چارە نووسە لە ڕێگەیەتی تەمەناکەم بەرپرسانی خۆمان بەرپرسانی بڕێوەبردننی خۆمان سیاسی خۆمان ینی هۆشمەندێتیان هەبێ و گوێ لە پەیام و ڕاستپاردەی کەسە ژینگەیەکان بگرن و بە تایبەتی سەبارەت بە دەرامەتە سروشتەکان و هەوڵ بن بە بەشێک ینی با بڵێن لە پێگەیەکی مەقبول لە جیهانە کاتێک کە بە دوای مناچن بە دوای پێگەی مناچن یەکەم بە دوای ئەواچن ئەڵێم بزانین بۆ تاچێک کاربۆن فوتپرنتم چەنە یعنی چەند دووەم ئۆکسیدی کاربۆنە کاتە ناو بەرگەهەوە
و ئایا باژی ژینگەی داناوە وڵاتی سوید وەکۆ 26 وڵاتە ئەمە گلەیەشی گەورەی کێشەکانی نێودەوڵەتیە کێسا ینی با بڵێن نەقدێکی گەورەی لەسرە لەلایەن کەسانی ژینگە دۆستەوە لەلایەن ئیکۆنۆمیکانەوە کە ئاڵێ گڤەرنس ینی ئیدارەکردنی عالم ئیدارەیەکی تەندروست نییە لەبەر ئەوەی وڵاتانی با بڵێن جیهان ئیلزام نەکراون باجی دەرچەی CO2 بن کە هۆکاری سەرەکیە بۆ گۆڕانی کەشوهەوە ئەبینیت ئەگەر ئێمە بیل لەوە بکەینەوە کە وڵات هەیە باجی لێسەرێ ئەو کاتە ڕێگە ناین ئەم ژمارە سیارەیە بەو ژمارە زۆرە بینی ڕۆژی 400 ساری نوێ دووبارە بکەین ڕێگە ناین لە ساڵی 2034 سیارەمان هەبێ ئێسا بیکەین بە لە هەرێمی کوردستان بیکەین بە نزیک يعني مليون يكون حوصله السطر يعني حاليا لا هم هريم يكون زان زكي 2 مليون اوتوموبيل مانيه يعني اما جمالي شي خيالي تو زاني شي سو 80 بكهرباء شي درشي قرم كانوا اكاتنا برقوا شي سو 80 اسوتينه وكان كيشه لسر هاتو شو وكان بانتاي صوزاي بو خدمتي جادوبان بو خدمتي اوتوموبيل كما كاتو اما هیوادارین هەموو تاکەکان هەز بەر پرسیارەتی بکەن بەرامبەر بە پرسە ژینگەیەکان لەبەرەوەی لە کۆتاییە ئەم ژینگەیە کە خۆمانیت یا ئەژین ئەگەر هەر زیانێ بەر ژینگەکە بکەوێت لە کۆتاییە زیانەکە بەرخۆشمان و بەر تەندروستی مرۆڤەکانی شەکەوێت زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانە دەستخۆشیتان لەگەڵ سوپاسدانەکەم بێگومانە ماوێ و ڕاستێ بزانین کە ژیانە جۆرا و جۆرەکان وەکوەی کە راپۆرتێکی تازە ئاماژەی پێکرد ئێستا لە سا 68 هەڕەشەی قڕبوونی لەبەرە و ئێمەی مرۆڤیش بەشێکین لەو ژیانانە ئەگەر بێت لەم بابەتە جیاوازانی کە ئاماژەی پێکرا یعنی سوودگەرایی هەبێ و بە هەند وەرگیرێ و پەروەردەی ژینگە پێش 2025 ئێمە هەنگاومان بۆ بنایە ئەو کاتە یعنی بە فعلی پێگەیەکی پیرۆسترمان ئەبوو نێودەوڵەتیان و دەستخۆشیتان لێکن دەستخۆشی بۆ تۆ سپاس بۆ تۆ زۆر سپاس دەستەکانە خۆش بێت دەستخۆش